پۆلیسی ئەڵمانیا لە هەڵمەتێکی بەربڵاودا 25 ئەندامی کۆمەڵەی ڕاستڕەوی دەستگیر کرد کە داواکاری گشتیە و وڵاتە تۆمەتباری کردن بە ئامادەکاری بۆ کودەتا و ڕووخاندنی دامەزراوە دیموکراسیەکان. هەڵمەتی گەورەی حکوومەتەکە بە گەورەترین ئۆپەراسیۆن ناو دەبرێت و 3000 پۆلیس تێیدا بەشداریان کرد. ئامانجیان دەستگیرکردنی ئەندامانی بزوتنەوەی هاوڵاتیانی ڕایق بوو کە داواکاری گشتی بە ئامادەکردنی کودەتا و هێرشی چەکدارانە بۆ سەردامەزراوە دیموکراسیەکانی وڵات تۆمەتباری کردن. بە پێی ئاژانسی هەواڵی ئەڵمانیا تۆمەتبارانە تشرینی دووەمی 2021دا ڕێکخراوێکی تیرۆریستیان بۆ ئەو مەبەستە دامەزراندووە. لەناو دەستگیرکراوەکاندا ژمارەیەک سەرباز و ئەفسەری یەدەگ و سەرکردەیەکی پارتی ئەڵتەرناتیڤ و ژنە پەرلەمانتارێکی پێشویان تێدایە. داواکاری گشتی لەو بارەوە ڕایگەیاند تۆمەتباران باڵێکی سەربازی دامەزراندووە کە ئەندامانی لە سوپادا خزمەتیان کردووە و ئامانجیان لە ناوبردنی دەوڵەتی یاسا و دیموکراسی بوو لەسەر ئاستی شارەوانی وەرێمەکاندا. بەوتەی ناوبراو تۆمەتباران بە شێوەی ڕێکخراو کۆبوونەوەیان گرێدا و ئامانجیان گرتنە دەستی دەسەڵات و سەپاندنی ئەو پەیکەرانەی دەوڵەت بووە کە خۆیان بڕیاریان لەسەر داوە. لە دوای تۆمەتبارکردنی رووسیاش بەو دۆسیەوە وەزارەتی دەرەوەی رووسیا و باڵێزخانەکەشیان لە بەرلین ئەو تۆمەتیان ڕەت کردەوە کە هیچ پەیوەندیەکیان بە تاوانبارانەوە هەبێت و بە کێشەیەکی ناوخۆی ئەڵمانیایان ناوبرد. سپۆران بڕوایان وایە ئەمڕۆ داوا بەرەنجامێکی یاسایی گەشەکردنی شەپۆلی پەرگیری و ڕاستڕەویە لە ئەوروپادا. لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا چەپۆ لیبراڵەکان لە گۆڕینی ژیانی چینی ناوەڕاست و خوارەوەی کۆمەڵگەدا شکستیان هێنا. لە بەرامبەردا گوتاری ڕەگەزپەرستی و پۆپۆلیستی گەشەی کرد و قەیرانەکانی بە قازانجی خۆی قۆستەوە. بە تایبەتی بە ئالیانزانی هێرشەکانی 11 سێپتەمبەر بەکار بێنن بۆ ئەوەی لە پشتیەوە خۆیان بشارنەوە. بە تایبەتی وڵاتانی خۆراوە زۆربەی کێشە ئابووری و ئەمنیەکانیان دەخستە ئەسۆی پەنابەرانی موسڵمان و چاوپۆشیان لە گەشەی ڕەگەزپەرستانە دەکرد کە دوجارە و شەپۆلە لە سەرانسەری ئەو وڵاتانەدا گەشەیان کرد و ئێستا مەترسیەکی جددین بۆ سەرمافی مرۆڤ و دیموکراسی و ئازادیەکان کە خۆراوە دەیان ساڵە شانازیان پێوە دەکات. ژیانی قورسی هاوڵاتیان دوای پەتای کۆڕۆنا و جەنگی ئۆکرانیا و بەرزبوونەوەی ڕێژەی پەنابەران زەمینەی قبولکردنی دروشمی ڕاستڕەوانەی خۆش کردووە بۆیە قەیرانەکە لەوە قوڵترە بە ئۆپەراسیۆنی پۆلیس چارەسەر بکرێت. بزوتنەوەی هاوڵاتیانی ڕایق کۆماری ئەڵمانیا و دامەزراوەکانی بەناشەرعی لە قەڵەم دەدات و سنووری پێشجەنگی دووەمی جیهانی بە فەرمی دەناسێ کە بەشێک لە خاڵکی پۆڵندا و فەڕەنساش لە خۆی دەگرێت.